لە سەرودەمێکدا بەرەوپیری یەکی مانگی مەی ڕۆژی جیهانی هاوپشتی خەباتکارانی چینی کرێکار دەچین کە ناوچەی ئێمەی تیادا دەژین ڕۆژهەڵاتی ناوین و دنیا بەگشتی کەوتووەتە بەردەم تەوەژمێک لە گۆڕانکاری قوڵ کە سەرەتاکانی لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا تا ڕادەیەک ئاشکرا بووە. ڕۆتی ڕووزاوەکان ئەوەمان پێدەڵێن کە دنیا لە بەردەم گۆڕانکاریەکدایە کە ئەگەر بێت و چینی کرێکار بەگشت شاخە و شعبەکانیەوە ڕیزەکانی یەک نەخات و لەگەڵ باقی بزوستنەوە پێشڕەوە کۆمەڵایەتیەکانی تر سنگەرێکی پسە بۆ دیفاع لە بەرژەوەندیەکانیان دروست نەکەن، چینی سرمایه‌دار و ڕەوتە دژە ئینسانی و شەرخوازەکان دەبنە مەیدانداری گۆڕەپانەکە و ژیانی کرێکاران و خەڵکی بەشمەینەت بەرەو نەهامەتی زیاتر پاڵبێوە دەنن. بۆ قسە و باسکردن لەسەر چۆنیەتی بەڕێوەبردننی مەراسم و ئاکسیۆنەکانی تایبەت بە یەکی ئایاری ئەمساڵ و تیژ خستنە سەر لایەنە جۆراوجۆرەکانی ماف و بەرژەوەندیەکانی کرێکاران دەوامەن لە بەڕێزان کاک عەلی مەحموود ناسراو بە عەلی سیاسی و کاک عوسمان زینجانی دوو چالاکی سیاسی و هەڵسوڕاوی کۆمەڵگای مەدەنی کردووە کە بەشداری بەرنامەکەمان بن تا لەم بارەیەوە چەند پرسیارێکیان ئاراستە بکەین. بەڵێ بەڕێزان سڵاوتان لێ بێت و زۆر سپاس کە بەشدارن لەم بەرنامەیە. زۆر سپاس بۆ ئێوە، دەستان خۆش بێ. بەڵێ پرسیارەکانم بە کاک عەلیەوە دەست پێ یەکەم. کاک عەلی، باروجۆخی ناوچەکە چۆن دەبینن و باروجۆخی کە یەکی مانگی مەی ئەم ساڵی تیادا بەڕێوە دەچێت ببڕوە ئێوە چ جیاوازیەکی بەنسبەت ساڵانی ڕابردوو هەیە؟ سەرەتا ڕێز و حرمەتمە، سڵاوم بۆ هاوڕێ عوسمانیشێ، سڵاوم بۆ ئێوە و بۆ هەموو ئامادەکەرانیان بەرنامەیە و بۆ بینەرانی خۆشەویستەیە و سڵاوی تایبەتی و بۆ چینی کرێکاری کوردستان ئەوانەی کە هەرچی لەو کۆمەلگایە هەیە بە دەست و بازی ئەوان بەرهەم هێنراوە. پێش ئەوەی بچینە سەر ناوچەکە دەتوانین بگەڕێنەوە بۆ سەر جیهان. بینیمان لە کاتی سوێند خواردنەکانی ترامپدا ئەو کەسانەی کە لە پشتیەوە ڕاوەستاونیان لە تەنیشتیەوە ڕاوەستاون سەرمایەکەیان نزیک تریلیۆنە دۆلار. وە بینیمان لە ڕۆژانی دوای دەست بەکاربوونەوە کەوتە پاکتاوکردنی ئەو دام و دەستگایانەی کە پەیوەندی بە هاوکاری وڵاتانی هەژار و کەم دەرامەتانەوە بوو، هاوکاری ئەوانەی کە نەخۆشی ئایدز و نەخۆشیەکانی ترووە مەسەلەی ژنان و هەموو ئەمانەی لە جیهاندا هەبوو. ترامپ هێرشێکی ئەم قۆناغەی پێش ئەوەی ترامپ بێتە سەر حکوم دیارە لە ساڵی 2024دا بە پێی ئەو راپۆرتەی ئۆکسفام دەری کرد سەرمایەی سەرمایەدارەکان دوو جار بەقەدەر سەرمایەی سەرمایەدارەکان لە ساڵی 2023دا زیادی کرد. واتە سەرمایەداری لە گەیشتە قۆناغێک ئێستاکە تەواو جەم سەربەندیە چینایەتەکان لە ئەسەر ئاسی جیهانیدا بە شێوەیەکی زەقتر بۆتەوە و سەرمایەداران بە تایبەتیش ئەوانەی کە سەرمایەکان زیاتر ئەم ساڵەکە بۆ ئاگاداریتان ئەو سەرمایەدارانێک کە سەرمایەکەیان زیاتر لە ملیارێک دۆلارە 3000 کەسی تێپەڕان، بۆ یەکەم جار لە مێژوودا 3000 کەسی تێپەڕان و ئەو سەرمایەدارانەی کە سەرمایەکانیان لە 100 ملیار زیاترە پێش ئەم قەیرانە گەیشتە 17 کەس کە 16یان ئەمریکی 14یان ئەمریکی بوون، لەبەرەوەیەکی هندی و مەکسیکیەک و فەڕەنسیەکشی تێدا بوو. واتە ڕۆژ بە ڕۆژ سەرمایە سەرمایەداران زیاتر دەبێت و پەلاماری سەرمایەداران بۆ سەر چینی کرێکار زیاتر دەبێت. لە پاڵ هەموو ئەمانەشدا ئەمڕۆکە زیرەکی دەستکرد هاتوۆتە پێشەوە و پێشبینی ئەوە دەکرێت کە بەشێک لەو کارانەی کە پێشتر کرێکارانیان چینی ناوەند ئەنجامێدات شوێنیان بگرێتەوە، تەنانەت کاری ڕۆژنامەنووسی کارەکەی ئێوە و تەنانەت مەسەلەی پزیشک دادوەری هەموو ئەمانە مەترسی ئەوەیە کارەکانیان دەستبن. بۆیە ئێستا لە سەراسی جیهاندا هەڵمەتێکی بەرفراوانەیە کە موچەی بنەڕەتی بۆ هەموو مرۆڤایەتی بۆتە داخوازێکی لە پێش و ئەوەی کە ترامپ ئێستا دەیکات قۆناغێکی سەرمایەداریە دەتوانین بگەڕێنەوە بۆ ئەو سەردەمەی کە پێش لە دوای لە پێش جەنگی جیهانی
یەکەم و دوای جەنگی جیهانی یەکەم بۆ جەنگی جیهانی دووەم وڵاتانی ئەڵمانیا و ئینگلیس و فەڕەنساوانە ئەنجامیاندا هەڕەشە لەسەر گرینلاند هەڕەشە لەسەر کەنەدا هەڕەشە لەسەر پەنەما و ئەمڕۆ کە نۆکەندی کریسیشی کردەوە کە ئەڵێ پێویستە کەشتەکانی ئێمە بەوێ هەچۆ بکەن هیچ پارەش نەدەین و هیچ باجێکیش بە وڵاتانە نەدەین. ترامپ جگە لەمانە هێرش بۆ سەر چین و توێژە پەرایز خراوەکانی کۆمەلگای دەست پێ کردووە و تەنانەت ئێستاکە خۆی و ماسک کار بەوە دەکەن لە وڵاتانی دیکەدا لە ئەوروپا هێزە ڕاستڕەوەکان بێتە سەر حکوم. دیارە لە هەموو ئەمانەی کە ترامپ دەیکا لە قۆناغی یەکەمی دەسەڵاتدارەتیدا کاردانەوەی توندیشە بوو. حیزب چەپ و کۆمەنیستەکان تەنانەت پارتی سۆسیالیستی دیموکرات کە سۆسیال دیموکرات نیە حیزبێکی چەپە لە ئەمریکا دە بەرابەری خۆی لە قۆناغی یەکەمدا ژمارەی ئەندامانی 100,000 تێپەڕان و تەنانەت ئەندامانی چوونە ناو پەرلەمانی ئەمریکاوە 5 پەرلەمانتاری لە کۆنگرێسدا هەبوو و تەنانەت لە شار و شارەکانی تر ئەنجومەنی شارەوانەکان تەنانەت داواکاری گشتی نیویۆرکیشیان بردەوە لە خولی پێشیدا. بۆیە ترامپ چەندێک هێرشەکانی خۆی بە سەرچینی کرێکار و ژنان و خەڵکی زەحمەتکێش دەست پێ دەکات لە بەرامبەردا پەنابەران دەست پێ دەکات لە بەرامبەردا کاردانەوەش دیسان بەهێز دەبێت و نەیارانی ئەویش کە زیاتر حیزبە چەپ و کرێکارەکان دێنە مەیدان. ساڵانی ڕابردوو زیاتر لە 10,000 خۆپیشاندان و گربوونەوە لە جیهاندا ئەنجامەدرا لە کاتێکدا کە یەکی ئایر دەهاتە پێشەوە. ئەم ساڵ پێشبینی دەکرێت کە نەکەم نەبێتەوە کاردانەوەکان زیاتر بێتەوە لە بەرامبەر پەرەگرتن و بەهێزبوونی حیزبە ڕاستڕەوەکاندا کە بەداخەوە ئەوانیش ئەم لە وڵاتاندا یادیەکی یعنی یەکی یاری ئێستا وای لێ هاتووە حیزبە دینیەکان حیزبە ڕاستڕەوەکان ئەوانش یەکی یاری خۆیان بەڵام یەکی ئایرەکەی ئەوان کە بەڕێوە دەبن بۆ بەلاڕێدابردننی ئەو یەکی ئایارەیە کە پەیامەکەی لە 1986 دا چینی کرێکاران لە شیکاگۆ هێنایەنە پێشەوە ئەویش کارێکی عەدالەت پەروەرانتر موچەیەکی عەدالەت پەروەرانتر و ئەو داواکارانەی کە دواتر هاتنە پێشەوە کە ئێستا زیرەشی دەستکرد زیاتر بردوێتێ پێشەوە پێشبینی ئەوە دەکرێت کە کرێکاران لە داهاتوودا سەعاتکاریان زۆر کەمتر بێتەوە ڕۆژەکانی پشویان زیاتر بێت بۆ ناوچەکەی ئێمەش دیارە لە دوای گۆڕانکارانەی کە لە شەڕی 7 ئۆکتۆبەر هێنایە پێشەوە جەوێکی کۆنەپەرستانەی زیاتر هاتۆتە پێشەوە ژینگەیەکی شەڕخوازی ژینگەیەکی خەتر و عام و کوشتارگا ژینگەیەک کە ئیسرائیل و هێزەکانی دیکە حەماس هێنایەنە پێشەوە ژینگەیەکی خراپیان هێنایە پێشەوە کە ئەنجامەکەی بە جینۆسایدکردنی خەڵکی غەزە گەیشت و لە ڕۆژاوای کوردستان شێوە تورکیا جینۆسایدی کورد دەکات و بەردەوامە تا ئێستاکەش وە شەڕ ڕانەگرتووە. دیارە لە دوای گرتنی ئیمامۆغلی پێشبینی ئەوە دەکرێت ئەم ساڵەکە یەکی ئایاری شارەکانی تورکیایەکی ئایارێکی گەرموگۆرتر بێت یەکی ئایارێ بێت زیاتر زەبر و زەنگ بەخۆیەوە بینێت کە ساڵانی ڕابردووش ئەستەمبول شوێنی وەک ئەڵێ جەنگ بوو لە نێوان چینی کرێکار و حکوومەتی دەسەڵات ئەمەی ئێستا ئاکپارتی و ئەوانەی پێشیش چکە شەڕەکانی ئەستەمبول زەمینەیەکی دوور و درێژی هەیە لە دوای جەنگی جیهانی یەکەم وات بەردەوام ئەو شارە لێکی ئایاردا شوێنی شەڕ و بەرەوردبوونەوە بووە. ڕاستە ئێستاکە لە ڕابردوودا لە بیرمان نەچێت شاری بەغدا لە دوای لە ساڵی 59دا سێم خۆپیشاندان لە دوای پەکین و مۆسکۆی بەخۆوە بینیوە بەڵام ئێستاکە بەداخەوە دوای ئەوەی ئەو حیزبە ئیسلامیە شیعەگەرایانە دەسەڵاتیان کردووە دەست ژینگەیشی کۆنەپەرستی باڵی سندووە بەسەر عێراقدا و بەسەر ناوچەکەدا بەسەر ئێراندا و تەنانەت بەسەر کوردستانیشدا و زەین و بیری خەڵکیان بەلاڕێدا بردووە یەکی ئایار ئەو ڕەونەقەی جارانی نەماوە بەڵام لە هەمان کاتیشدا ئەم جیاوازی چینایەتی کە ئێستا هەیە خەڵکی کوردستان بەگشتی ئێمڕۆکە هەستێکی چینایەتیان لە بەرامبەر چینە دەسەڵاتدارەکاندا هەیە و ئەم هەستە پێویستی بەوەیە بگۆڕێت چینی کرێکاری کوردستان لە چینێکی هەبوونەوە بێت چینێک بۆ لە پێناوی خۆیدا چینێک لە پێناوی خۆیدا خەبات بکات دەست بە و
چەسانەوەی کە ئەمڕۆکە چەسانەوە چینایەتی کە ئەمڕۆ هەیە ئێمە لە کوردستاندا ژمارەی ملیاردێرەکانمان زیاترە لە ژمارەی سید ئیتالیا کۆریا یابان تەنانەت سعودیە و تەنانەت وڵاتێکی کۆنەپەرستی وەکو قەتەر و ئیمارات و ئەمانش ژمارەی ملیاردێرەکانمان ئەوەندە زۆر ژمارەی ملیۆنە و ملیاردێرەکانمان بەڕادەیەکە یعنی پیا و شەر بکات کاتێک کە ناوی کە ژمارەی ملیار و ملیاردێرەکان دەهێنێت لە کوردستاندا لەبەرەوەی بەو ئابوووریە لاوازەوە کە ناگاتە 20 میلیارد دۆلار لە ساڵێکدا داهاتینەتەوەی کوردستان و بەو ژمارەکەمەی دانیشتوانەوە و بەو ڕێژە 3 ملیۆن هەژارەی کە لە کوردستاندا هەیە ئێمە 30 میلیاردێرمانەیە کام ڕێژەیە بەراورد بکەیت لە هیچ شوێنێکی جیهاندا نییە تەنانەت لە هۆنگ کۆنگ تەنانەت لە چاینا تەنانەت لە ئەمریکا بۆ ڕەسەری شاری نیویۆرک و لەندەن بکە بەو شارە و زەخامەتی خۆیانەوە کە پایتەختی ملیاردێرەکان نەڕۆر ئەو هەیە بە پێشمارەی دانیشتوانەکەی بۆیە ئەرکە ئێستا ئەمڕۆکە جیاوازی چینایەتی هەندێکەیە کە دێن ناتی سیاسەتەکە دەڵێن چینایەتی پەیدابووە لە کوردستان چینایەتی لەوەتی کۆمەلگا هەیە پێش ئەوەی کوردی شوکوونەتەوە پیا بێت لە دوای کۆمەڵەی سەرەتاییەوە کۆمەلگا دابەش بۆ سەر کۆمەڵگەی چینایەتیە سەردەمی کۆیلایەتی بێت کۆیلە و خاوەنەکەی سەردەمی دەرەبەگایەتی بێت دەرەبەگ و جوتیاران وەچ سەردەمی سەرمایهداری بێت کە ئەمان نزیک 100 ساڵە کۆمەلگەی کوردستان بۆ قۆناغدا تێدە بەڕێکرێکار و سەرمایهدار هەیە بەڵام هیچ کاتێک بە ئەندازەی ئێستا کۆمەلگەی کوردستان لە ڕووی چینایەتیەوە کرێکاران نهات دروست نەبوونە بەڵام بەداخیشەوە ئەو هوشیارە چینایەتی هەیە و ئەو ڕێکخراوبوونەی کرێکاران کە ئێستا نەیانتوانێەوە لە ساندیکای سەربەخۆی کرێکاراندا ئەمە لەوانەیە هەڕۆ عوسمان نەختێکی ناخۆش بێت نێبار پێی ناخۆش بێت بەڵام چینی کرێکار نەیتوانیوە خۆی بە ڕیزی سەربەخۆی خۆی ڕێک بخا لە ناو ساندیکای سەربەخۆی خۆیداوە لە پێناوی خۆشیدا بێتە مەیدان ئێستا ئەمڕۆکە دوو بنەماڵەی سەرمایهدار دوو بنەماڵەی دەوڵەمەند کە مناڵەکانیشیان بۆتە ملیاردێر ئەو سی کەسەی کە باسم کرد مناڵی ئەم دوو بنەماڵەی دەسەڵاتدارە ناگرێتەوە چکە ئەوان هەموو مناڵەکانیشیان ملیاردێرە بوونەتە خاوەن سەتەلایت و بوونەتە خاوەن دەستگای ڕاگەیان و بووتە خاوەن شاری مۆدرن و بوونەتە خاوەن پرۆژە و ئینی گرنگوان ئەمڕۆکە باج وەرەگرن بۆ خۆیانێ بن نەوت ئەفرۆشن چاڵە نەوتی دیاریکراویانەیە هەموو شتێک لەبەردەستیان هەیە یعنی ئەو سی کەسە شەریکەکانی ئەوانە بکەی بەڵاسیان نەک خۆیان یعنی شەریکەکانیان خۆیان نا بۆیە ئەمڕۆکە لە هەموو کاتێک زیاتر نەبوونی ساندیکای کرێکاران نەبوونی هوشیاری چینایەتی نەبوونی پارتی بەهێزی چەپ لە کوردستانە ئێمڕۆکە ملیاردێرەکان ئیدعا چینایەتەکانی چینی کرێکار دەکەن لە باشووری کوردستانە تەنان لە پارچەکانی تریش بەداخەوە نەبوونی چەپ لاوازی چەپ کاریگەری لەسەر هەموو شتێک داناوە لە ئەوروپایە تۆ شەو ئەخەویت بەیانی هەڵستی سەیر دەکەیت یەکێک لەو دەستگاوتانەی چینی کرێکار کە لە ڕابردوودا بە خەبات بەدەستی نابوو نەماوە لە بیمەی تەندروستی بیمەی بێکاری دەستکەوتە کۆمەڵایەتەکان زۆر باشە علی ئەگەڕێمەوە لاتان هەورە عوسمانیش بکات هەموو سەبارەت بۆ پرسە ئەگەڕێمەوە لات با بڕۆمە لای کاک عوسمان پێم خۆشە ڕای بەڕێستان سەبارەت بە بارودۆخی ناوچەکە ئێوەش بۆ خۆتان باس بکەن چۆن دەبینن بارودۆخێکە یەکی مەیتیادا بەڕێوە دەچێت جیاوازیەکانی لەگەڵ ساڵانی پێشوودا چۆن دەبینن بەڵێ ڕاستی بەشێکی زۆر لە قسانە کە هاوڕێ بەڕێزم هاوڕێ عەلی باسی کرد لە مەسەلەی ئەوەی کە سیاسەتی سەرمایهداری بە تایبەتی بە قیادەی ئەمریکا لە دنیاە جیاوازە چینایەتەکانی فراوانتر کردوتەوە کێشە و گیر و گرفتەکانی کرێکاران زۆرتر بووە هەمە چەشترەوەوانە حەقیقەت و ڕاستین لە پاڵ هەموو ئەمانەیە کێشەیەکی تریش هەیە کە ئەویش ئەوەیە دنیای سەرمایهداری بە حکمەوەی لەگەڵ هەموو ئەو تەکنەلۆژیا و پێشکەوتن و پێشکەوتە ئابووری و اقتصادیانی کە هەموو یەتە بێشەوە کە بە ڕەنج و ماندووبوونی هێزی بازوو بیری کرێکاران پەیدا دەبێت
بەڵام لەگەڵ خۆشە سیستەمی سەرمایه‌داری قەیرانێنێتە پێشەوە. ئێستا دنیای سەرمایه‌داری لە قەیرانێکی سیاسی و قەیرانێکی ئابووریایە کە بە زەحمەت ئەتوانێت لێی دەربچێ. هەر بۆیە تەحویلی ئەو قەیرانە سیاسی و ئابووریانیان بە جەنگ و بە داگیرکاری و بە دروستکردنی ململانەی سەربازی لە ئەوروپا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، چونکە دنیای ئێستا تقریبا هەنگاوی ناوە بەرەو دنیای لە دنیای یەک جەمسەریەوە کە ئەمریکا بوو ڕۆژئاوا بوو بە دنیای چەند جەمسەری. رووسیا بۆ خۆی قوتبێکی گەورەیە، ئەوروپا قوتبێکە، ئەمریکا بۆ خۆی قوتبێکە، یابان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیجا چەندین دەوڵەتی هەرێمایەتی بەهێز پێیا بووە کە جاران ئەو دەوڵەتە هەرێمایەتی بەهێزانە نەبوو. هەریەکێ لەم دەوڵەتانە هەمووی لە چوارچێوەی سیستەمی سەرمایه‌داری خۆی بینێتەوە. بۆیە ئەو ململانیە و ململانە سیاسیانیان بەهۆی ئەو قەیرانەوانێ بەرەو جەنگ بردووە و ئەم جەنگە بۆتە مایەی ئاوارەبوونی ملیۆنەها خەڵک و بۆتە مایەی لە ناوچوور و کەمەنداموونی بە سەدان هەزار خەڵک. ئەم طبعاً خراپترین ڕەوشێکە بەسەر خەڵکە لەم جەنگانەیە بەسەر خەڵکی کرێکار و زەحمەت کێشایە و بۆ تەمایی دروستبوونی بێکاریەکی زیاتر. یعنی یەکێک لە دەردەکانی ناو سیستەمی سەرمایه‌داری سەبارەت بە ئینسان و کرێکارەوەیە کە جگەلەوەی کری کەمەجێگەوی لەسەر کاردەرەکەی بێکاریە و بەکاران لە زۆربەی تەواوی دنیاە بێکاری دروست بووە. یعنی بەڵام ئێستا بۆی ئەم جەنگانەوانێ بەهۆی ئەم ململانیانی کە لە سووریا لە عێراق لە چەند ساڵی ڕابردووە دروست بووە، ئەوەیتر بێکاریش لە ناو کرێکاران بڵاو بۆتەوە. ئەمە خاڵی دووهام لە بەرامبەر بەمەیە کە دەوڵەتانی ڕۆژئاوا دێن لەم منتیقانەیە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە لاوچەکەیە هەر دەوڵەتێک بگونجێ لەگەڵ سیاسەتی بازرگانیان، بگونجێ لەگەڵ سیاسەتی ئابووریانە ئەیهێڵنەوانێ. بەڵام ئەگەر دەوڵەتانێک یا هەرێمێک یا دەوڵەتێک لەگەڵ سیاسەتی ئابووری و بازرگانی سەرمایه‌داری خۆی نەگونجێنێ و وابەستە نەبێ بە دنیای سەرمایه‌داریوانێ تووشی جەنگ و ماڵوێرانی و ئەوانەیە کە ئێستا ئەگەر ملاحەزە بکەی عێراق لەگەڵ هەرێمی کوردستانە لە دوای ڕوخانی ڕژێموانێ هێدی بە دەست و پەنجەیان لەگەڵ هێنانی بە یاسا وەکو هاوڕێی بەڕێزم کاک عەلی وتی بە درێژایی مێژوو کۆمەلگای مرۆڤایەتی کۆمەلگای چینایەتی بووە. بەڵام ئێستا دەوڵەت ئەوێ بە یاسا کۆمەلگای چینایەتی بچەسپێنێ لە ڕێی یاسای وەبەرهێنانەوە، لە ڕێی وەبەرهێنانی بازرگانی بیانیەوانێ. هەر بۆیە مەسەلەن لە ڕێی ئیسلاحاتی اقتصادی و ئیسلاحاتی اقتصادی کە بە بەرژەوەندی چین باڵادەستە و چینی حکومڕانە، نەک بە بەرژەوەندی کۆی کۆمەلگا و بە تایبەتی چینە هەژارەکان و ئەوانە بێت. مەسەلەن لەو ئیسلاحاتانە ئەوانیان ئەو دەرامەتی کە لە لای دەوڵەتە لە جیای بۆ خزمەتگوزاری تەندروستی و ئاو و کارەبا و خوێندن و خۆشگوزەرانی و بیبێ کۆمەڵایەت بێت. ئێستا چن کەمێکەنەوانێ و ئەوانیان کردو بە کەرتی تایبەت هەوڵەدەن نەخۆشخانە، خوێندن، ئاو کارەبا حکومەت خەدەماتی کەم کردوتەوە تایە و لەو لاشەوانێ بەشێکی زۆر لە ناوەندەکانی دەسەڵات خۆیان نەخۆشخانە و قوتابخانەی ئەهلی ئەمانیان کردوتەوانێ بۆ ئەوەی خەڵک ڕووکاتە ئەوێ. لەبەرەوە مەبەستەکەی من لێرە ئەوەیە ئەو ئیسلاحاتانش کە لەناو حکومڕانەکانە ئەیکەن زیاتر درزی چینایەتی لە کۆمەلگای کوردستان و عێراقا دروست کردووە. ئینسانی کرێکار بە زەحمەت دەستی ڕاگا بە خزمەتگوزارە سەرەتاییەکان کە بەشێکە لە جاڕنامەی گردوونی مافی مرۆڤ کە بەداخەوە سەرمایه‌داری خۆی ئیدعاکا بۆ ئەوەی کە جاڕنامەی گردوونی مافی مرۆڤ پێشێلەکە. سەبارەت بەو خاڵی کە لە کوردستانە مەقابلی ئەمایە لە هەرێمی کوردستانە بە مەقابل بەمە کرێکاران ئایا حیزبە سیاسیەکانیان چالاکەوانیان چەنە بەهێزن چۆدن. منیش ڕەنگە هاوڕا بم لەگەڵ هاوڕێ عەلی بەبێچەوانەوە من پێم ناخۆش نییە هێشتا حرەکەی کرێکاری لە عێراق، حرەکەی سندیکایی لە کوردستان، ئەمانە حرەکەی چەپ لە ئاستی پێویستی بارودۆخی چینی کرێکاران نییە. بەڵام ڕاستەکەی ئەمەش مانای وە نییە کە وجودی نییە، نەخێر وجودی هەیە. بە بەردەوام کرێکاران یادداشت دەدەن، مانەگرن، بە چەپەکان یادی کرێکارانەکەنەوە، پرۆژە تەقدیمەکەن. بەڵام بەداخەوە هەم دەسەڵاتدارانی عێراق هەم دەسەڵاتدارانی هەرێم نایەن بەدەم داخوازیەکانی چین و توێژەکانەوە. ئێستا خۆشبەختانە چەند منەظەمەیەکی موجتەمەعی مەدەنیش لە کوردستانی عێراقا چ لە سلێمانی هەولێر هاتوونەتە پای ئەوەی هەندێک پرۆژە تەقدیم کە لە ڕووی یاسایی یعنی کارواری دیفاعکردن لە مافەکانی کرێکارانە بواری یاسایی. مەبەستەکەم ئەوەیە یعنی کۆمەلگا نییە سەرمایه‌داری و تاوانکارەکان مسەیتر بێ لە مەقابلی شاکرێکاران و چەپ و
چین و تێژ تایبەت هەیە لە بەرامبەریان وەستاوە بەڵام هێشتا ئەم بزوتنەوەیکی یەکگرت و قوی نییە یعنی نەیتوانێت کۆمەڵایەتی ببێتەوانێ طبعا ئەوەش ئەسبابی زۆری کە لە سەبەکان کە باسمان کرد دەسەڵاتی سەرمایه‌داری لێرە حاکمە یەکێ لەوانەیە یاسا و ڕێساکانە کە هەیە بەڵام لە عێراق ڕاستی تەتەورێک ڕووی داوە لە ساڵی 2015 یاسایەکی کاری تازە دەرچووە بە ژمارە 37 لە 2015 کە باشترە لە یاسا کۆنەکەی کار بە پێی پێرەدەوڵەکان دوو لە 2023 یاسای ژمارە 18 دەرچووە تایبەت بە ئیجتیماعی تایبەت بە زمانی ئیجتیماعی دەرچووە واتە دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرێکاران پرۆژەیەکیش هەیە بۆ ڕێخستنی کاری ڕێکخراوی سەربەخۆی کرێکاران بەس بەداخەوە لە هەرێمی کوردستان هێشتا کار بە یاسای ژمارە 72 ئەکرێ کە لە ساڵی 87 دەرچووە بۆ کار وەکار بە یاسای ژمارە 39 هەفتاوێک ئەکرێ بۆ زمانی ئیجتیماعی وەکار بە یاسای ژمارە 52 ئەکرێ بۆ ڕێخستی سەردیکایی بۆ یەکێک لە ئەرکەکانی ئێمە ومانان ئەوەیە کە لە داهاتووە کار بکەین ئەگەر بە حکوومەت کەوتەوە گەڕ بتوانین ئەو یاسانایان لە عێراق تەفعیل بکەین یاخود ئێمە یاسای تازە دەربکەینەوە. ئەنجا من پێم خۆشە زۆر وەڵامەکانم درێژ نەبێ بۆی بتوانین زیاتر شێوەی گفتوگۆی ئەوانە وەربگرێ بە پرسیار و وەڵام لەگەڵ یەک بکەین. بەڵێ زۆر سپاس کاک عوسمان. کاک عەلی ئەگەڕێمەوە لای جەنابتان پێشتر لە پرسیارەکەی پێشوودا هەنێ ئاماژەتان پێدا بەڵام پێم خۆشە لە گۆشەکن نیگایکی ترەوە هەڵی سەنگێنین سرەڕای ئەوەی کە دەزانین هێژمونی هێزە شەڕخواز و کۆنەپەرستەکان لە ناوچەکە و دنیادا بەوە باسکەین بە ڕەواڵەت باڵادەستە بارودۆخی چینی کرێکار و تەشەکۆلە کرێکاریەکان لە ئاستی کوردستان بە تایبەتی وڵاتانی ناوچەکە و دنیادا چۆن هەڵدەسەنگێنن؟ بڵێ دیارە ئێستا جیهان بە قۆناغێکدا دەڕوات شۆڕشی چوارێمی پیشەسازیە لەم قۆناغەدا وەکو پێشتر ئاماژەم پێدا زیرەکی دەستکرد و تەنانەت ڕۆبۆتی لەم ڕۆژاندا ڕۆبۆتی مرۆیی یعنی بە شێوەی وەکو ڕۆبۆتەکان بە شێوەی مرۆیی تەنانەت لە مەراسۆنە ئینەکانیشدا بەشداریەکەن وەرزشیەکاندا ئەمانە گۆڕانکاری ڕیشەی دێنێتە پێشەوە کە پێی دەڵێن هێزی کاری نوێ ئەم گۆڕانکاریانە دیارە کاریگەری لەسەر چینی کرێکار لەسەر کار لەسەر سەعاتی کار لەسەر کرێ لەسەر هەموو شتێک لە داهاتووەدا دەنێن بۆیە پێویستە ئێمەش بیرکردنەوەیکی وامانە بێت لەگە گۆڕانکارێک دوانەکەوی لەو گۆڕانکاریانەی کە شۆڕشە پیشەسازەکان چ ئێستا و چ لە داهاتووشدا دێنە پێشەوە جیهان بە قۆناغێکدا دەڕوات لە دوای شۆڕشی یەکەمی پیشەسازیەوە گۆڕانکاری وای بەخۆیەوە نەبینیوە چ لە ڕووی جەمسەربەندی جیهانی کە ئەمڕۆکە جیهان بەسەر چەند جەمسەرێکی گەورەدا دابەژەوە تایبەتیش ئەمریکا و چین لە بەرامبەر یەکتریدا تەنانەت ئێستا وای لە هاتووە سەرمایه‌داری جیهانی کە شێوە باڵاکەی خۆی لە ئەمریکا دەبینێتەوە بەرەو ڕووی بازرگانی ئازادیش دەبێتەوە ئەو هەنگاوانەی دەنێت کاریگەری لەسەر باج لەسەر هەڵئاوسان لەسەر تەنانەت داهاتی کرێکارانیشەوە دەبینێت تەنانەت لەسەر ئەمڕۆکە ئەو هەنگاوانەی کە ترامپ ناوێتی بەرامبەر بە ڕێخستنە کرێکارەکان کە پێشتر بایدن هەوڵی بەهێزکردنەوەی ساندیکا کرێکارەکانی لە ئەمریکادا ئەمڕۆ ئەو هەر دش بەوانە وەستاوەتەوە واکات کە ڕۆڵی ساندیکا کرێکارەکان لە مفاوەزاتە لە نێبیان کار و سەرمایەدا هیچ بێت بینیمان پارساڵ لە دیترۆیت و لە شارەکانی دیکە و ماگرتنە کرێکاریانە کە ماوەیەکی زۆری دەخایان لە بەرامبەردا سەرمایەداران و خاوەن کارگەکان پاشکشیان دەکرد لە بەرامبەر داخوازی چینی کرێکاردا دیارە ترامپیزم قۆناغێکە لە سەرمایەداری هێرشێکی بەربڵاوی سەرمایەدارانە بۆ سەر چینی کرێکار بۆ سەر خەڵکی فەقیر بۆ سەر گەلانی ژێردەست بینێمان ئەو هەڕەشانە کە کردیان تەنانەت داوای گواستنەوەی هەموو غەزەی دەکرد لە غەزەوە بۆ شوێنێکی تر بۆیە ئەمە کاریگەری دەبێت بەڵام لە هەمان کاتیشدا وەکو پێشتر ئاماژەم پێدا چەند ئەوان بەهێزە بن لە بەرامبەردا ئەنتێکەشی بەهێز دەبێت و کاریگەری خۆی دەبێت لە کوردستانیشدا جیاوازیە چینایەتەکان پێشتر ئاماژەم پێدا گەیشتە زەق بۆتەوە بۆ ئاستێکە ئاستێکی تراژیدیە لە کوردستاندا ئەمە پێویستی بەڵام بەداخیشەوە هوشیارە چینایەتێکە لەگەڵ جیاوازە چینایەتێکەدا لە پاشکشێدا لە جیاتیەوەی کە
هوشیاری چیناتی بەرەو پێشەوە بڕات بەرەو داوا دەڕات تەوەقعاتی خەڵک بۆ ژیان تەوەقعاتی خەڵک بوونی کۆمەڵێ پارتی پۆپۆلیست کە بە ئیدعای داکۆچی لە خەڵکی فەقیر وەشارەکەن بەڵام کاتێک کە هێز بەیاکەن کاتێک کە دێنە پێشەوە باوەڕیان بە چینی کرێکار و بە خەڵکی فەقیر و ئەمانە نیە ئەمە هەمووی ڕێگرە لە بەردەمەوەدا من ئەوەی لە کوردستانە دەگوزرێت گەشتبین نیم لە ئێستادا بەرامبەری تەنانەت ئێمە لە دوای بەحرێنەوەین لە دوای مەغریبەوەین لە دوای تونسەوەین لە دوای هەموو ئەم وڵاتات دەتوانم بڵم تەنان لە دوای سعودێشەوەین بۆ هوشیاری چینایەتی بۆ ئەوەی کە ئەمڕۆکە ئەوەی لە کوردستان دەگوزرێت بەڵام لە هەمان کاتیشدا گەشتبینیەکەی ئەوەی کە لە ئێراندا بزنەوە کرێکارەکان باش چوونەتە پێش لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەو بە تایبەتیش لە سنەوەک و پایتەختی کرێکاری لە کوردستان لێتە بینین باش دەچێتە پێش یعنی ئەم قۆناغش پێی ناچێت قۆناغی ئێمە بێت بۆ تێکۆشانی سیاسی بۆ تێکۆشانی هوشیاری چینایەتی بۆ تێکۆشانی خۆڕێخستن یعنی نازانم یعنی ئەوەی دەیبینم ڕاستە لەسەر ئاسی جیهانیدا چینی کرێکار پاشەکشەی پێ نەکراوە ساندیکا کرێکارەکان مارکس قسێکی هەیە قسێکی جوانی هەیە ڕێگەرە دەوێت لە مێژووی جیهان تێبگەی بڕۆ لە مێژووی فەڕەنساوە دەست پێ بکات و ئەوەی لە فەڕەنساش دەگوزارێت ڕاستبینی نییە گەشتبینیە بۆ چینی کرێکار بۆ ساندیکا کرێکارەکان بۆ پارتە چەپەکان بۆ هەموو ئەمانە بۆیە دەتوانم بڵێم ئەوەی لە فەڕەنسا دەگوزارێت داهاتووی مرۆڤایەتێ داهاتووی چینی کرێکارە داهاتووی بزرگنەوە کۆمەڵایەتیەکانە بەڵام ئەمەی ئێستا لە کوردستانە دەگوزرێت ڕەشبینی من ڕەشبینم بەرامبەری ڕەشبینم نازانمەیتر ئەوەی لە عێراقا لە سووریا دەگونجێت ئەوەی کە لە ناوچەکەدا دەگوزرێت ڕەشبینیە بۆ ئەم کاتە بۆ ئەم قۆناغە مێستی بۆ ئەم هەنووکەی ئێستاکە بەڵام دیسانیشەوە بوونی ئەو چەسانەوەی بوونی ئەو هوشیارە چینایەتێک کە بەداخەوە ئەو هوشیارە چینایەتی هەیە لە شکلێکی ئەحزابی پۆپۆلیسیا داهاتۆتە پێشەوە کە هیچ خزمەت تەنانەت بە خودی تاکە کەسەکانیش ناکات کەوا نابێتە هوشیارێکی چینایەتی نابێتە هوشیارێک کە دوا ڕۆژێکی ڕوونیە بێتەر ئەمەی ئەم حیزبە پۆپۆلیستان دەیکەن بێئومێدیەک لە ناو چینی کرێکارە دروستەکە لە داهاتوە ئەوەی کە گۆڕان کردی بەرامبەر بە چینی کرێکار و بەرامبەر بە خەڵکی زەحمەتکێشی کوردستان بێهودەیەکی هێنایە پێشەوە لە کۆتاییدا ئەوەی گوزەرا داگیرکردنی گرگ و داگیرکردنی نازانم کارەساتی هێنایە پێشەوە ئەمە لە ناو باشووری کوردستانە هەروە دووبارە دەبێتەوە هەروە دووبارە ناوە حساب و بۆچوونە سیاسەکانی تردا دێنە پێشەوە هەمویان مزایدە بەسەر چینی کرێکار بەسەر داواکاریە ئەو داواکاریانە دەکەن کە داواکاری ئێمە پێویست بوو خەڵکی ساندیکا کرێکارەکان پێویست بوو حیزبە چەپەکان سەرکردایەتی بکەن بیبەنە پێشەوە بە شێوەی گشتی پێم وایە دوا ڕۆژ ڕوونە بێئومێد نین لە دوا ڕۆژ هەر بۆ یعنی هێشتا ئەو تارمایەی لە ئاسمانە تارمایەکە نەنیشتوتەوە. زۆر سپاس کاکالی کاک عوسمان ئەگەڕێمەوە لای بەڕێستان وەک یەکێک لە بەرپرسانی سەندیکای کرێکارانی بیناسازی سلێمانی بەڕوودۆخی ئەم توێژە لە کرێکاران بەگشتی لە کوردستان وڵاتانی دراوسێدا چۆن دەبینن لەباری دەستەبەربوونی مافەکانیان دابینبوونی بیمەی کۆمەڵایەتی و چ لەباری بەڕێچوونیشەوە؟ بەڵێ سەبارەت بە ئەم ڕشتەیە ژینی کرێکار کە بیناسازیە ئەتوانم بەشە گرنگ و سەرەکیەکەی هێزی کاری چینی کرێکارە کە بنیاددان لە ئاوادارکردنەوە هێنانەی ئەکات لە کەلارسازی و ساختمانی ئەوەی کا بە قەولی ئێرانی باس دەکرێت یعنی بەڕاستی ئەمە بەشێکی زۆر گرنگن یام لە ڕووی ژمارەوانێ زۆرن هەم لە ڕووی نەوعیەتی ئیشەکەیان و ئیشێکی نەوعیەکە لە کۆمەڵگایە بێ بارودۆخی ئەم بەشە لە کرێکاران جیاوازیەکی ئەو توی نییە لەگەڵ بنترا بە تایبەتی لەسەر مەسائیلی جێبەجێنەبوونی یاسا بەڵام جیاوازێکی سەرەکییان هەیە ئەویش کە بۆشایی یاسایی مافەکانیانە
بەشی کرێکارانی بیناسازی دوو بەشن بەشێکیان ئەوانن کە لە پرۆژەکانە لە کارگەی چیمە چەوم و گەچ و بلۆک و ئەمانە کارەکەن خاوەن کارەکانیان دیارن ئەمانە بەپێی یاسای خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتی ئەبێ خاوەن کار لە ساڵ 12 ممتێکار با بە دایرەی زەمان بۆ یەم کرێکارە مستەقبەلی هەبێ و زەمان لە ساڵی جی بەڵام بەشی بیناسازی ئەوانن کە کرێکاری خاوەنکارەکانیان جێگیر لە پرۆژەیەکە لە کارگەیەکە لە شوێنێکە هەر ڕۆژی لە لای کەسێک کارەکەن لەم حاڵەتانەیە ئەمان یاسای زەمانی اجتیماعی نەگرێتەوانەیە ئەمەی شەکە لە مشکلەکان گرفتێکی تریش ئەوەیە کە سروشتی کارەکەی سروشتێکی زۆر تااقەت پڕوچێنە تووشی کەمەندامی تووشی ڕوودا تووشی بریندار بوون ئەبنەوانەیە هەموو ئەم بریندار بوون کەم ئەندام بوونێش ئەوەی کە ڕۆژانە کرێکار بکەوێتە خوارەوە ئەمڕۆ لە شاری ئارام لە پارێزگای سەکارێک گیانی لەدەست بە بەردەوامی ئاما لە دەستدان و وەکانی کار زۆر بەڵام ڕاستابلی ئەوە هەنەمێ لە سندیکای ئەساسی بە بەردەواداچوونەکە ئیمکانی کار ئەوەی کە کرێکاران لەسەر نەکرێن یان بۆ بنووسرێ بەێمە گەکانی چی مزگەی سلێمانی ئامادە لە سوپەنجەمان نەرم کردووە لەگەڵ کرێکاران لە زۆربیانە خۆیانمان دیاری کردووە لیژنەی تایبەتی سندیکایی خۆیانیان هەیە ئەمە یەکێک لە چوونە پێشەوەکانی سندیکای کرێکاران لە بواری بیناسازیە بە دووارەکانی تر ڕەنگە بەم ئاستەی ئێمە نەچوو بێتە پێشەوە کە بتوانن نوێنەرایەتی هەڵبژێرن لە شوێنەکانی خۆیانە بە بەردەوامی توانی وشمانە ئەم سندیکایە ببێ بەشێک لە حرەکەتی کرێکاری لە هەموو یەشی ئایارەکانە دەورمان بینی لە مشارەکەکردن لە خۆپشاندان لە بەرزکردنەوەی ئەو دروشمانی کە ئەو ساڵە پێویستە لە بوارەکان دێتە پێشەوانەیە لە چەندین خاوەنکارمان داوە بەدار حەقی ئەگەر لە کۆی گشتی کاروبارەکان تەماشایکەی لەبەروی حکوومەت لە هەرێمی کوردستان حکوومەتێکە بە ساڵحی سەر خاوەنکار کارەکە تاوەکو پێویست نایە بەدەم داخوازیەکانەوە بۆ نمونە لە بەشی پێشەکی قسەکەمە باسم کرد کە یاسای کاری تازە دەرناکات یاسای کاری سندیکایی تازە دەرناکات هەموو ئەمانە مشکلەی گەورن و لە هەمان کاتا بەسەرەی بێکاری کرێکاران ڕۆژێک کاریان نییە ئەم بەشە دەچینی کرێکار. کاک عەلی پێشنیاری بەڕێستان بۆ هەرچێ پڕشکۆتر بەڕێوەچوونی ڕۆڕسمەکانی یەکی یاراری ئەمساڵ لە کوردستان ڕوو بە کرێکاران و زەحمەتکێشان و هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتی و پێشڕەوەکان چییە؟ وەڵام من پێشنیارم ئەوەیە کە بچنە ناو چینی کرێکارەوە جگە لەو مەراسیمانەی کە دەیکەن چەند ساڵە لە کوردستان لەولێرێمە لە دەرەوەی ئەو حیزبانە لە دوای مەراسیمەکان بەشداریوانمان کرد چون لە مەیدانی کرێکاران کۆمەڵە کرێکار بەبێ لافیتەی سوور بەبێ هیچ شتێک مەراسیمێکی بچکۆلانەمان نەکرد بەڵام جوان بوو یعنی مەراسیمەکان جوان بوو من داوا لە هاوڕە عوسمانەوانەکەم کە هەر لە دوای مەراسیمەکە ڕاست بەرەو ناو بازاڕی بکەنەوە تێکەڵاو بۆ خەڵک نەچنەوە بۆ ماڵەوە ئەم ساڵ لە یەشی ئایا ڕاست بەرەو ناو بازاڕێکیان لەگەڵ ئەو دەستفرۆشانە لەگەڵ ئەو خەڵکە فەقیر و ژانانە ئێستا کە یعنی پەراوێزخراوانی کۆمەلگا ئەوەی کە ڕۆژانە ئەو کەناڵە ڕاگەانە لەگەڵەنا قساکەن ئەو دەستفرۆشەوانە هەمووی ژیانیان گشتی کارەساتە ڕاست بەرەو ناو خەڵکەکەی کەنەوە تێکەڵاو بۆ خەڵکە بن لە زیاتی ئەوەی ئەو ڕۆژە بچنەوە بۆ ماڵەوە لە دوای گرتبوونەوە خۆپشانەکانیان ڕاست بەرەو ناو بازاڕێکەوە تێکەڵاو بە خەڵک بن هەڵمەتێ بکەن هەڵمەتی یعنی ئەو قسانەی من کردم بێ ئومێدێکی تیا بوو بۆ ئەمڕۆی کوردستان لە ڕابردوودا بەڵام وتیشم هێشتا شەبەحەکە هێشتا تارمایەکە لە ئاسمانایە هێشتا تارمایەکە تەنانەت ناو ڤاتیکانیشی گرتوتەوە تەنانەت پاپای ڤاتیکان تاوانبارە کراکە بۆەوەی لایەنگری خەڵکی فەقیری هەژار و ئەمانەیە یعنی ئەو تارمایە تا ئێستاکە جیهانی گرتوتەوە تاکە تارماییە کە بەرامبەر بە ترامپیسم بەرامبەر بە سەرمایهداری بوەسیێت هەر بیرروباوەڕی چینی کرێکار و بیرروباوەڕی سۆسیالیستیە بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە ئەمڕۆکە بێدان بە هێزی خۆمان نابرین هێزێکین پەراوێزخراوین لە کۆمەلگەی کوردیدا
هێزێکی لاوازین، ساندیکای سەر بەخۆمان نییە، حیزبی بەهێزمان نییە، بیر و باوەڕی بەرفراوانمان ناو خەڵکانە، بیر و باوەڕەکانمان شوێن خۆی ناگرێت، خەڵک بەشداری چالاکیەکانمان ناکات، خەڵک دەنگمان پێ نادا، مرۆڤەکانمان مرۆڤی باشن، مرۆڤن تاکە مرۆڤن لە کۆمەلگادا، خەڵکی دڵسۆزن، بەڵام نەمانتوانیوە ئەو متمانەی کە پێشتر هەبووە لە دەست درراوە. ئەمە حقیقەتە، بێدانی پێدا بنین، دان بە لاوازی خۆمان نابرین، دان بە پەراوێزخراوی خۆمان نابرین، تادان بە ڕاست تا ڕقنە لە خۆمان نەگرین، تادان بە حقیقەتی خۆمان نادنین، ناتوانین هەنگاو بنین بۆ پێشەوە. بەڵام لە هەمان کاتیشدا ئومێد بەهێزە و تارماییەکە تەنها تارمایی بیر و باوەڕ یەکسانی خوازیە و تاکە بیر و باوەڕ بە چینی کرێکار هیچ شتێک هیچ کەسێک هیچ بیر و باوەڕێک ناتوانێت خزمەتی بکات ئەگەر باسی یەکسانی نەکات، ئەگەر باسی ئەوە نەکات کە زێدەبایی هەڵوەشێتەوە، ئەگەر باسی ئەوە نەکات کە داهات بە یەکسانی و بەدادپەروەری دابەش نەکرێت، ئەگەر باسی ئەوە نەکات کە کۆمەلگا ئازاد بێت، بیر و باوەڕ ئازاد بێت، ساندیکای ئازادە بێت، تەنها ئەمەیە ئەتوانێت خزمەتی پێ بکات. بۆیە یعنی ڕێگە نییە، یعنی زۆر پاشەکشە کراوە لە کتێبی هەژدانی برۆمەردی لوێس بۆناپارتدا مارکس قسەیەکات، ئەرێ هەموو جارێک ئەمانە عەرزە پشتمانەکەکە عەرز تا ئەگەینە قۆناغێک پشتمان دیوار و ناتوانین جارێک دیکە بکەوینە عەرزەکە، ئەبێ بگەین بەو دیوارە بۆی هیچکە نەدرێنە عەرزە، هیچکە ئەبێ هێز لە زەوی وەرگین، هێز لە کاتێکەماندنە زەوی ئەبێ هێز لەو زەویە وەرگین بۆ ئەوەی بە توانایشی باشترەوە بێنە مەیدان. زۆر سپاس بۆیەوە. زۆر سپاس. کاک عوسمان، ئەو پرسیارەی وا لە بەڕێز کاک عەلی مەحموود کردم هەر بۆ بەڕێزی شتانە بۆ هەرچێ پێشنیارتان بۆ هەرچێ پڕشکۆ بەڕێوەبردننی مەراسمەکانی یەکی مەی، بەڵام لە پێشدا بفەرمونون سندیکای کرێکارانی بیناسازی و باوا بڵێم هێزە چەپ و کۆمونیستەکان چ پلان و بەرنامێکیان هەیە بۆ ئەم ڕۆژە لە شارەکانی هەرێمی کوردستاندا؟ ئێمە لە یەکی ئایار هەموو ساڵێک لە سلێمانی کۆمیتەی یەکی ئایار دروست بۆ لە چالاکەوان و ڕابەران و پێشڕەوانی هەم سندیکایی و ڕێکخراوە کرێکارەکان و کەسانی ئازادی خواز و کەسانی چەپ و کۆمونیست و شووعی و هەموو ئەمان ئینسانانە بەیەکەوە بەیەکدەست ئەمە مەبەست لەوەیە کە زیاتر مەسەلەی کرێکاران کۆمەڵایەتی ببێتەوانێ ببێتە هێزێکی کاریگەر وە لە سێ حیزبی چەپ، حیزبی شووعی کوردستان و زەحمەتکێشان و بژوردنەوەی دیموکراتی گەلی کوردستان بڕیاریان داوەکە لە سعات 10 سەر لە بەیانی خۆپیشاندان کەن لەمانش ئێمە لە کاتژمێری 4 خۆپیشاندانەکەین هەشتی چواری سبەی ئێوارەکە لە سەنتەری میترۆ کۆنگرەی ڕۆژنامەوانی ئەبەسین کە ئامادەکانی دەستانی کرێکاران لە ئاسی جیهانە و لە ئاسی هەرێمی کوردستانە ئەوانەی کە بڕوایان بە دیموکراسیەت بە مافی ئینسان بە یەکسانی و بە عەدالەت هەیە کە چاناکەن بێن بەشداری بکە لە تایبەتی جاوا لە چین بەشێک لە چینی کرێک زۆرمیشی گەورەیان لێ لە هەمان کاتە داواکارم بەبێ هەموو سەڵفەیدانی هەباتەوانێت مەسئلەی وشیاری چینایەتیە بە گرنگترین مەسئلەیە کە بە نسبەت کرێکارانەوانێ کە وەکو خۆیان وەکو زات پێویستە گرنگی بە خۆیان بدەن و نەقاباتەکان هەوڵی زیاتر بۆ خۆمان لە سندیکای بیناسازی 6 مانگی ڕابردووە یان لە ماوەی 6 مانگی ڕابردووە 11 خولی وشیاریمان بۆ کرێکاران کردووە لەسەر یاسای کار و مافەکانیان کە ئەم 11 هیچ خولێکی لە 25 کرێکاری ژن و پیا و کەمتر بەشداریتیان نەکردووە و بە شێوەی خۆبەخشانەش کردومانە بۆیان لە کارگەکانی چیمەند و کۆنکرێتی ئامادەکراوە. مەبەستەکەم یەکێک لە داواکاریەکانەوە نییە لە عوسمان هەیە هەوڵی وشیایی بەرزاستی وشیاری چینەتی کرێکاران بدەین و کرێکارانی بزانن کە سندیکایی و کرێکاری بە تەنیا ڕزگار لە چەوسانەوەی خەمکایی کۆمەڵێ حزبێکن لە چی بێن خۆیان ڕێخی ئەگەفتی نەقابی خەباتی بزوتنەوەی کرێکاری و مەدەنی تای خەبات
دەسەڵاتی چینایەتی نەبێتوانێ بە ئاسانی چینی کرێکار دانەوەی چینایەتی ڕزگاریان نابێت و هیوادار زۆنەکەتان سبەینێ سعات 4 لەوێ لەو کۆنگرە ڕۆژنامەنووسێ بەشدار بێت و لە یەکی ئایاریشا. بەڵێ زۆر سپاس کاک سپاس عەلی، بۆ ئێوە هەموو لایەکان. ملاحەزەیەکتان هەبوو. بەخوا پرسیارێکم لە کاک عوسمانە یاری یانزە قورمان کرێتەوە چەند کەس لەو یانزە پرسیارێکم هەوڕە عوسمان با پرسیارەکەم بکەم چەند کەس لەو کرێکارانەی بەشداری و خولیان کردو لێشی ئایر لەگەڵ تانا بەشداریەکی ئایرەکە؟ وەڵام چەند بەس هەمویان داوەتەکەین هەر هەمویان ساڵانە زۆر جار لەگەڵمان هاتوون و هەندێکی شینایە ینی ئەوەی کێشەیەکی گەورەی ڕاستە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان بەڕێز عوسمان زیندانی و بەڕێز عەلی مەحموود کە بەشدار بوون لەم بەرنامەیە. زۆر سپاس. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەرمان بوون سەرنجتان بۆ درێژێ بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕادەکێشن.